بەڕێزان سڵاوتان لێبێت. کارکتەرەکانی نێومێژوو هەمیشە بە دوو جۆری جیاواز دەرەکەون. جۆرێکیان ڕاستەوخۆ دەبنە پاڵەوانی نێو ئەو مێژوو و بۆ خۆیان دەبنە شاید حاڵێکی زیندوی نێو ڕووداوەکانی مێژوو. واتە جۆرێکیان ئەوانن کە ڕاستەوخۆ لە نێو جەنگ و ململانێ و ناکۆشیەکاندا دەبنە پاڵەوانی نێو ئەو مێژووە. جۆرێکی تریان ئەوانن کە بەبیر و قەڵەم دەبنە خاوەنی هەڵوێست و ڕۆڵی کاریگەری لە نێو مێژوودا جێدەهێڵن. میوانی ئەم جارەی بەرنامەی ڕووداوی مێژوو کارکتەری دووهەمیانە کە کەسایەتیەکە کە بەبیر و بە قەڵەم هەمیشە ڕۆڵ و هەڵوێست و دیاری هەبووە لە نێو قۆناغە جیاوازەکانی شۆڕش و لە نێو بواری سیاسی و پانتایی سیاسی کوردیە. تەوەری ئەم جاری ڕوودا و مێژوو دواندنی ئەم کارکتەرە سیاسیە کە ڕۆژگارێک ئینتیپایەکی چەپگەرایی و شوێعیگەری هەبووە. ئەم کارکتەرە بۆ ڕۆژگاری خۆی جێدەستی خۆی لە نێو ئەو مێژوەدا جێهێشتووە. لێرەوە بۆ قسەکردن لەسەر چەپەکانی کوردستان و شوێعیەکانی کوردستان بە چەند پرسیارێک تەوەری ڕوودا و مێژوو دەست پێ دەکات. دەکرێت بپرسین ئایا ڕۆڵ و کاریگەری چەپ و شوێعیەکان لە کوردستانە تاکوێ بوو و چەند توانیوانە جێپەنجەی خۆیان لە نێو پانتایی سیاسی لە کۆمەلگای کوردیا دروست بکەن. ڕۆژگارێک کە شوێعیەکان هێزێکی دیار و کاریگەر و بەرچاو بوون لە کوردستانە هۆی پوکانەوەی ئەم هێزە ئەگەڕێتەوە بۆچی؟ ئایا هەرس و ڕوخانی بلۆکی سۆسیالیستی لە یەکێتی سۆڤێتی ئەو کات وای کرد کام هێزە لاواز بێ و ئەوتۆ و هێزیشی ئەوتۆ ڕۆڵێکی کاریگەری نەمێنێت لە کوردستانە یاخود کۆمەلگای کوردی نەیتوانی ئیستیعابی ئایدیای مارکسیەت بکات کە کۆمەلگایەک بۆ مایلدار بە ئاین و بە خێڵداری. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسیارانە و چەند تەوەرەیەکی دیکە میوانداری بەڕێز کاک محەممەدی مەلاکەریم نووسەر و سیاسەتمانمە کردو بۆ ئەڵلقەی ئەم جاری ڕوودا و مێژوو. مامۆستا گیان بەخێر بیت. مامۆستا گیان پێم خۆشە سەرەتا لێەوە دەست پێ بکەین کە ئەزمموی کاری سیاسی و نووسینی جەنابەت ئینتیمای جەنابەت ئەگەرێتەوە بۆ کەی و لەکەیەوە دەست پێ دەکات. سوپاس بۆ ئەم دیدارە و بۆ ئەم پرسیارانە و بۆ ئەڵلقەکانی تریشی کە ئەگەر قسە بە دوای خۆیان بێنێ. پێشەکی ئەمەوێ ئەوە بڵێم تۆ وتر ڕۆژگارێک ئینتیمای چەپگەری و شیوعەتی بووە. لە ڕاستیدا من لە وەختەوە کە ئینتیمای چەپگەریم بووە تا ئیستاش ئەو ئینتیمایم هەر هەیە و باوەڕشم پێیەتی و لەم وایە دوا ڕۆژیش دوور بێ یان نزیک بێ هەر بۆ ئەو خەتەیە کە چەپ تەمسیلیەکە هەرچەند بەو شێوەیە نەبێت کە ئێمە و خەڵقانێکی تر تەسەووڕمان کردووە چونکی دائیمەن ژیان گۆڕانی تایە و گەلێشت دەرەکەوێ وانە و گەلێشتی تازە دەرەکەوێت پێویستە بزانرایە و نەزانراوە. بە هەر حاڵ من ئیساش هەر ئینسانێکی چاوگەرام ئینسانێکم سەر بە حیزبی شیوعیم تا ئێستا لە حیزبی شیوعە هەرچەند کادر و فعال و ئیشکردنیم بە تایبەتی ئیستا لە مەرحەلەی نەخۆشی و پیرێمە بەڵام نەڕۆژێ لە ڕۆژان حیزبم بەجێهێشتووە و نەڕۆژێ لە ڕۆژانیش حیزب منی کردوتە دەرەوە لە ڕیزەکانی خۆی. ئەگەڕێنەوە بۆ سەر مەوزوع من تەسەوورەکەم تەمان هەمووتان ئاگاتان لێیە زۆر کەس لە گوێگران ئاگایان لێیە کە بیری شیوعیەت دەست پێەکات لە مارکس و ئەنگلس و لە پاشانە لەسەر دەستی لێنینە تەطبیقی عەمەلیدی لە وڵاتی ئیتحادی سۆڤێتی و لە دوای حەربی عالمی دووهەم تەطبیقێکی تازەیدی لە وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات و لەگەلێ لە وڵاتانی ڕۆژهەڵاتیشە چین و ڤێتنام و کۆریا و ئەوانە. من وەکو ئیستاتەیەگەم و ئەزانم بەشەریەتی ئەم سەردەمە بە دەرەجەیەکی ڕئیسی هێشتا نەیتوانیوە بگاتە ئەو پلەیە کە شایانی ئەوە بێ یا بی سۆشیالیستی شایانی ئەوە بێ کە تەطبیقێکی تەواو بکرێ و سەبەبی ڕئیسی ڕوخانی بلۆکی سۆسیالیستی بۆ ئەمە ئەگەڕێتەوە شتەکە تاقعەتدەیەک ناوەخت بووە و گەشەکردنیەکی تری مێژووی پێویستە. ئەمەوە نەبێ شتێکی تازەیش بێ لە وەختێکا کە لێنین
ئیتحادی سۆڤێتی دروست کرد یا میلەتی رووسیا و میلەتەکانی تری رووسیا ئیتحادی سۆڤێتیان دروست کرد لێنین خۆی قائیدێکی زۆر فعال و بەکار بوو باوەڕێکی زۆر پتەوی بەخۆی هەبوو بۆ فعلەن لە جێی خۆشییا بوو باوەڕەکەی هەروەها حزبەکەشی بە نەوعێکی وا پەروەردەکرد بوو بەڵام تەنها حزبێک حزب دائیمەن هەر ئەمێنێتەوە وەکو بەشێکی پێشڕە و ڕێگا پیشاندەر لە کۆمەڵاو ناتوانێت هەرگیز جێگای هەموو کۆمەڵ بگرێتەوە لەبەر ئەوە کۆمەڵ ئەگەر هەمووی یا بەشی ئەگە زۆری ئیسعدادی نەبێ بۆ وەرگرتنی ئەو فکرا یا بۆ جێبەجێکردنی هەر کۆسپی دێتە ڕێ و تەگەرەی دێتە ڕێ لە دوا ڕۆژە ئەمەش هەر شتێکی تازە نەبووە مارکس وەختی خۆی وەکو ئاگام لێبێ ڕێی وا بووە ئیشتراکیت وەختێ دروستەکرێ یا لە هەموو وڵاتانە ناکۆکی کۆمەڵایەتی بگاتە ڕادەیەک کە تەحمولی سەرمایەدارینەکان یا هیچ نەبێ بەشی هەرە زۆری وڵاتە پیشەسازیە پێشکەوتەکان بگەنە ئەو قۆناغە کە باوەڕیان بێ بەڵام لێنین وەکو ئەوسا ئەمانوت ئەم قاعدەی هەڵۆشاندەوە وتی ئەتوانم لە زەعیفترین ئەڵقەی وڵاتانی جیهانا کە رووسیای ئەو وەختە بوو بەخۆی و وڵاتەکانی تری ئیتحادی سۆڤێتیەوە کە نووساندبوونی لە زمانی قەیسەریەتا نووساندبوونی بەخۆیەوە ئەم فکرەی تەطبیق کرد بەڵام زۆری پێ نەچوو هەر لێنین لە حیاتی خۆیان دەرکەوت بۆی دەرکەوت کە کۆمەڵێک هاڵە هەیە چونکی لە تەئمیمە یعنی لەوا کە هۆیەکانی هێنانە بەرهەم بکرێن بە مڵکی هەموو میلەت و هەمویان کرد بە مڵکی هەموو میلەت تەنانەت حتا پینەچیەک یا دوکاندارە یا شتێکی وە بە شێوەیەکی وشک شتەکە جێبەجێکرا لێنین خۆی بۆی دەرکەوت ئەمە قابلی تەطبیق نییە و ئەبێ دەستکاری بکرێت و لەبەر ئەوە خاریدا نظامی ئیشتراکی ئەو وەختە ئیشتراکیە نییە بەڵکو سەرمایەداری دەوڵەتە و لەبەر ئەوە لەگەلێ لە هەنگاوەکانی کشایەوە دواوە و ویسی غەڵەتەکان چاکە و کارێکی وا بکا کە مەزمون بێ ئەو تەجربەیە بۆ پێشەوە بڕات و سەرکەوێ بەڵام بەداخەوە زۆری پێنەچوو ناشوتگە بەداخەوە چونکی تاریخ وایە زۆری پێنەچوو لێنین مرد کە لێنین مرد ستالین ئەو کە جێگەی ئەوی گرتەوە بە هەر جۆرە ئێمەیسە لەسەر هەڵسەنگانی ئەو قۆناغەنین هات گڕایەوە بۆ سەر ئەسڵەکە و ئەو تەئمیمات و ئەو بە مڵکردنی میلەتەی هەموو زەوی وزار و ئەمانەی هێنایەوە کایە و کۆمەڵێک کۆسپە هاتە ڕێی ئیتحادی سۆڤێتی و کۆمەڵێک زەری گەیاند ئەمانە بوو بە سەبەبی ئەوە کە وەزعی ئیتحادی سۆڤێتی نەتوانێت بە تەواوی بێ بە وڵاتێکی سناعی باش حد ئەوە نەشی پێنەچوو حربی عالەمی دووەم هاتە پێشەوە لەم حربی عالەمی دووهەمە هەموو وڵاتانی سەرمایەداری بە ئەڵمانیاوە بە بریتانیاوە بە فەرەنسەوە بە ئیمریکاوە هەموو ئاواتیان ئەوە بوو کارێکی وا بکەن تەجربەی ئیتحادی سۆڤێتی بڕوخێنن هەرچەند شەڕەکە ئەوە دەفعا ئەڵمانیا دەستی پێکرد لە پاشانە وای لێ هات کە ئیتحادی سۆڤێتی لەگەڵ بریتانیا و ئەمریکا کەوتنە یەک جەبهەیەوە کە جەبهەی دیموکراتیەت و حولەفا بوو توانیان ئەڵمانیا ببەزێنن خلاصەی کەلامیستە ئێمە لەسەر ئەوە نین کە بێین تەقیی ئەو وەزعیەتە بکەین بەڵام من قەناعەتم وایە ئیتحادی سۆڤێتی دروستبوونی ئیتحادی سۆڤێتی لە وەختا وەختی خۆی نەبووە و ئەمەش هەر لە زمانی لێنین خۆیشیا هەبووە بلیخانۆڤکەیەکێک بۆ لە ئیشتراکیەکانی رووسیا لێنین چوە لای وتی هاوڕێ ئەوە توانیمان ئیشتراکیەت دروست بکەین ئەویش پێی وت ئێستاش ئیشتراکیەت سەر نەکەوتووە ئەو تەقدیری ئەکرد بۆ دیارە تەقدیرەکەشی وەرتر بوو وەکو لە پاشانە دەرکەوت بەهەرحاڵ من مەقسەدم ئەوەیە لەو باوەڕەیەم سەرمایەداری ناتوانێت تا ئەبد بژی هەرچەند ئێمڕۆ ڕۆژی گەشەکردنیەتی ڕۆژێکە گەشەی زۆری کردووە بەڵام کۆمەڵێ ناکۆکی و تەناقوزاتی خۆی هەیە هەتا لەو ڕۆژانە من لەو بابەتەوە شتێک مەخوێندەوە کتێبێکم کەوتەوە بیر کە یەکێ لە مارکسیەکانی میسر دایناوە بە عنوانی ئەمە سەرمایەداری خۆی تازایەکاتەوە فعلا خۆی تازایەکاتەوە ئەوان توانیان تەجربەیەکی زۆر لە ئیتحادی سۆڤێتی وەرگرن ئەو زمانی ئیجتیماعی و باشکردنی تا حدێکی زۆری ژیانی کرێکاران و ڕنجبەران و ئەمانە هەموو لە ترسی تەجربەی ئیتحادی سۆڤێتی بووە نەوەک عدوا و عدوای ئەو نەخۆشیە وەکو ئەوان ئەڵێن بگاتە وڵاتەکانی ئەوان ئیسیفادەیەکی زۆریان لێکرد و خۆیان پێ گوچکردەوە و خۆیان پێ ژیان داوە خلاصەی کەلام
من لام وایە تەجربەی هەرچەند ئیسە تەجربەی ئیشتراکیە لە عالەما دوای ڕوخانی بلۆکی سۆسیالیستی یعنی عالمێکی زۆر وا ئەزانێ ئەم تەجربەی دوای هات من خۆم بەش بە حاڵی خۆم و زۆر کەسی جوایە لەو باوەڕام تەجربەی ئیشتراکیەت قەت فەشەلی نەهێناوە بەو فەشەلەکە بڵین بووە بە تەجربەیەک بۆ ئەوە ناشێت جارێکی تر تەطبیق بکرێتەوە من لەم وایە سەرماداری ناتوانێت بژی تا ئەبەد ئەو نێ تەناقوزات هەیە کە قەتعەن ڕێگەی ئەوە ناوە بتوانێت بە سەلامەتی بژی ئیستا ئێمە بینین لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداریە کە هێزی ئەتۆم بەکارێنن بۆ گەلێشت و بۆ سیلاح و بۆمانە پاشماوەکانیان فەزڵەکانیان یێننی ئەیخەنە ناو سنووخەوە لە وڵاتانێکی پاشکەوتووی وەکو لە بەحری ئەحمەرا لە خراخی سۆمالا بە چەند سەد دۆلارێک بە یەکێ لەو چەتە و دز و دۆزانەی خراخی بەحر ڕێگادەن ئەو سنووخانە بخەنە ناو ئاوەوە ئەو مشکلانە بخەنە ئەستۆی میلەتەکانی تر و خوانیە دوورخەنەوە خۆڵاسە سەرمایەداری ناتوانێت تا ئەبەد دڵخۆش بێ بەوە کە ئەژی و ئەبێ ڕۆی جێی خۆی خۆشکە ڕێی خۆی چۆڵکە بۆ سۆسیالیستی بەڵام ئەوە بزانین سۆسیالیستی شەرت نییە بەو تەریقە بێ و هەر ممکنیش نییە بەو تەریقەیە بێ کە لە ئیتحاد سۆڤیەتی یا لە چینە لە وڵاتانی ئیشتراکی ترا جێبەجێ بووە بەشەریەت خۆی دائیمان ئەتوانێت حەدی ئەو مشکلانە بدۆزێتەوە و ئیشتراکێتێ بدۆزێتەوە بۆ خۆی کە ئیشتراکێتەکە حەلی مشکلەکان بکە و حیاتێکی باش بۆ جەماوەری ڕەنجبەر و جوتیار و کرێکار و ڕۆشنبیر و ئەمانە و ئەو کێشەی چینایەتیە شەک نییە تاوەکو ئەخیر بەو نەوعا بێ کە دیکتاتۆرێکی پرۆلیتاریا بێ یا کەسێ بێ نەخێر بە ئوسلوبێکی دیموکراتی یەتە پێشەوە هەرچەند هەر نظامێ بگری مادام طبقات هەیە لە مجتەمەعا بەشی خۆی دیموکراتیە و بەشی ناحەزەکانی دیکتاتۆریە بەڵام شەک نییە ئەم دیکتاتۆریەتە بە زۆر بێ بە لێدان بێ بە گرتن بێ بە کوشتن بێ بە تەریقەیەکی ترە دۆزرێتەوە خۆڵاسە من باوەڕم بە سەرکەوتنی دوجاری سۆسیالیزم هەیە و لەو باوەڕدا بەدەر لەم شی کارکردنە مامۆستاجیان من پێم خۆشە بچینەوە سەر ئەسلی پرسیارەکە کە ئەزمموی سەرەتای ئەزمموی کارکردنی هەمێ مەلاکەریم بوو لە دنیای نووسین و ئینتیما بۆ سوسیالیزم من بەڕاستی یعنی لە جەوێکا پەروەردە بووم کە جەوی نووسین و خوێندنەوەوانە بێ باوکم مەلا بوو فەقەیەکی زۆری هەبوو بیارە شوێنێکی دیار بوو لە کوردستانی ئەو ڕۆژەوە شێخی بیارە دیکەی 40-50 فەقەی ئەژیان بەدەستکەوتی خۆی یا بەو ئەملا کوشتانەی کە وەقف کرابوون لەسەر خانەخای بیارە لەبەر ئەوە وەزعێکی خوێنەواری لە بیارە هەبوو شێخی بیارە ڕۆژنامە وشتی بۆ هات باوکم ڕۆژنامەی ئاینی وشتی بۆ هات من وردە هەرچەند تێشیان ناگەیشتم بەڵام هەر ئەم خوێندنەوە و لیانەوە فێرە بووم من ئەتوانم بڵێم ئەووەڵ دەفعی چەبگرایی من لەسەر دەستی هیچ کەسێکان نەبووە لە ئەو ڕۆژنامانە ڕێگەیان بۆ خۆشکردم بەڵام ئەم ڕێگە بۆ خۆشکردنەوەی لەکردم قسەم لەگەڵ خەڵقەکەت لەم خەڵقیشم ناسی کەساێکم ناسی کە باوەڕیان بە ئەفکاری سۆسیالیستیە بوو یەک دەفعات جەریدەیەکی ئازادیم دی لە ژوورەکەی باوکمادانراوە کە باوکم قەت ئەو شتانەی نەخوێندوێتەوە بەڵام تماشاکەم لە ژوورەکەی ئەدانراوە ئەوە یەکەمی جار بوو من ئەو جەریدەیە ببینم جەریدەیەکی بچکۆلە بوو هێنام خوێندمەوە زۆری لێ تێگەیشتم بەعزێکی لێ تێ نەگەیشتم بە تەبیعات بە کوڕێکی تەلەمەم وت کە ئەم بیستەوە ئەمە شیوعیە و لە حزبی تەحەقوق و لە سولێمانیە خوێنێ ئەوتی من شتی تیشت بۆ دێنم قاعدەی بۆ هێنام کە ئەوم کەمتر لەو کەمتر حاڵی بووم چونکی عەرەبیەکەم وا بە قووە نەبوو من سەرەتاکەی لەوە دەستی پێکرد کە دەستی پێکرد مامۆستا شەبوو لە بیارا معەلیم وشت بەعزێکیان شیوعی بوون بەعزێکیان کوردایەتیان نەکرد بەعزێکیان جەریدەی کوردستانی دیموکراتیان لە مەهابادەوە بۆ هات ئەیاندا من بە کەسانی تر ئەمانەمانە خوێند و ئیتر یەک لە یەک تەسیریە کرد و وردە حتا ئەمەم بۆ فەقەیەکی برادرم گێڕایەوە لە هەڵەبجە ئەوی لەوێ بە پۆستە بە دەستی بە قەتاکچیەکانی بیارە پۆستەیەکی بۆ نادم و کایکەمەوە تماشاکەم دوو کتێبی دایە بەرنامەی حزبی تەحەقوق لەگەڵ کتێبێک بە عنوانی ئیستیعمار چییە ئەوانەشم خوێندەوە چەندی تێگەیشتم یا تێنەگەیشتم خۆڵاسە من ئالەم تەفاعول و لەگەڵ خەڵق ئاڵانە وردە ڕێمکەوتە چەبگرایی بەڵام بەڕاستی تا نەهاتمە سولەیمانی نەکەوتمە ناو ڕێک و پێی ساڵی چەند بوو مامۆستاجیان ببوورە
سەرەتای کارکردنی جەنابەت لەو مەجالەیە ساڵی چەند ئەگرێتەوە بۆ حوتەوە وەردە دەست پێەکە بەڵام ئێمە لە 52 هاتیینە سولێمانی لە سولێمانی من ئەوەڵ دەفعە تەمان کەسی تر هەبوو ئەدەبیات و شتی حزب شوعیم باتێ بەڵام نەما لە بیارە کوڕێکی پوزان بوو ئەوە نەما لە سولێمانی عفو ڕۆی بۆ شوێنی تر ڕۆژێک بەڕەحمای بێ کاغەفوری میرزاکەریم هات بۆ ماڵمان تماشاکەم باشێک بەیاناتی حزبی شوعی بۆ ناوم ئیتر لەوەوە دەستی پێکرد بەکرێک و پێکی ئەویش غەمتی کردم بە برادێکی چایچیەوە لە نزیکی ئەسحابەسپیا ئەحمەدی ناو بوو ئەوە چایچی بوو دوکانەکەشی چایخانەکەی وەکو محەتای حزبی شوعیدات بوو ئەچوین دانیشتین زۆر کەسی وە کە مەگە ئەوێ کۆیان کاتەوە ینا هیچ کۆی نەکردنەوە من فەقێش بووم کاوەسەڵتم لەبەرا بوو ئەچوم لەوە ئەدەبیاتەکانم وەگە توام خوێندەوە و منیش حەزمەکرد بیەم بە خەڵقیت و ئاوایەتە وەردە تێ هەڵچوین تۆ فەقەیەکی شوێعی بووی لەو ڕۆژگارانە فەقێ بووم تا هاتوویشمەتە سولێمانی من بە کاوەسەڵتەوە هاتوومەتە سولێمانی کە گیرایشم بۆ یەکەم جار و چوومە حەبسخانە بە کاوەسەڵتەوە چووم کە چووم ناگوێن بۆ سیژین بۆ بەخوو بە دوای حکومدانم لە ماڵەوە پانتۆڵێکیان بۆ کردم و ئێتر پانتۆڵم لە پێکرد ئەوە یەکەمین جار بووە مامۆستا سەرەتای قسەکان تاوتت من شوێعی بوونم ئینتیمان بۆ سوسیالیزم دنیای سوسیالیزم نەبووتە ڕابردوو ئێستاش بەردەوامە بەڵێ مەبەستم ئەوەیە ئەوەندەی کە ئاگادار بین لە ئێستا هەندێک لە هاوڕێکانت لە هاوڕێنی حیزبی شوێعی سەردان دەکەن من پێم خۆشە قسە لەسەر ئەوە بکەین بزانین ئێستا ئینتیما هەمێ مەلاکەرین بۆ شوێعیت کە بەردەوامە بە چ شکلێک بەردەوامە ئایا ڕاستەوخۆ ئەتوانی کاری سیاسیان لەگەڵ بکەیت یاخود هەروەکو ئینتیمایەکی فکری ئەم تێزە لەلات ماوەتەوە ئەتوانم بڵێم یعنی ئینتیمایەکی فکری و ڕۆحیە چونکە ئەوڵەن جارێ ئەمە 2 ساڵە نەخۆشم هەر نەچوومەتە دەرەوە بێجگە ئەوە ئەو قووەتەشم نەماوە وەکو پێیەک کە خەریکەوە بمچم خەلیە تەنزیم کەم و لەگەڵ ئەوە دانیشم و لەگەڵمی ترە دانیشم و ئەو جامە ڕێبازێکی ڕۆشنبیرانم گتووە مەسەلەی نووسین و مەقالات و ئەو شتانە کە زیاتر ئەو خزمەتەی ئەمەوێ بە فکری سۆسیالیستی بکەم لە ڕێگای نووسینەوەیە لەبەرەوە من لەم وایە هەر نووسینێکی باش هەر کەسێ شتێکە نووسێ خزمەتی ئەو هەدەفە دوورەکە من خۆشم حقیقەت خزمەتی ئەو هەدەفە دوورەکەم من لە نووسینی خۆما شتێک شک نابم کە دژی ئەوە بێ کە سۆسیالیست دژی بیری سۆسیالیستی بێ یا پرۆپاگاندا بۆ بیری سەرمایه‌داری بکە هەرچەند من لەو قەناعەتشانیم و لام وایە حزبی شوعی خۆشی لەو قەناعەتانیە کە ئێستا مەرحەلەی سۆسیالیستە لە عێراقا ئێستا ئێمە مەرحەلەیەکمان هەیە مەرحەلەیەکی نیشتمانیە حکوومەتێکی نیشتمانی بە هەموو طبقاتەکانی میلەت ئەوانەی کە لەگەڵ مەساحەتی میلەتان مەسالیحیان بپارێزێ و ئیژیان بۆ بکە لە عینی وەختە حەقی کرێکا و فەلاحیش پشتگوێنەخە نەقابات حڕیەتیان هەبێ جەمعیەتی فەلاحی هەبن ئیش بۆ فەلاح بکرێ ئیش بۆ کرێکار بکرێ بۆ کاسب بکرێ من لام وایە مەرحەلەکەی ئێمە قۆناغێکە ئێمە تیایشین قۆناغێکی وەتەنیە و هەر خزمەتێکی ئەم قۆناغە لە دووە ئەنجامە خزمەتە بە قۆناغی داهاتووی سۆسیالیزم مامۆستا تۆ ماوەیەک بەر لە ئێستا وتوتە من لەم دوایانە بۆم دەرکەوتووە کە ئێمە هیچ لە شوێعی تێنەگەشتوین مەبەست لەم تێنەگەیشتنە چی بووە باوەڕ ناکەم وتوێتم هیچی لێ تێنەگەیشتوین بەڵام بەخوای دیارە ئەوڵەنم حادیسەم بەبیر نییە بەڵام میساتوانین بیڵم بەڵام شوعێت خۆوە نەبێ ئەوە بێت تۆ کتێبێ بیگری بەرەسە و بیخوێنیتەوە حتا کتێبێکیش بخوێنیتەوە هەمووی تێگەیت ممکنە لە وەختا تێی بگەی بەڵام سمێنێ لە بیر دەچێتەوە ئێمە من وەکو فەرد یا هەر کەسێکی تر یا حتا قیادەی حیزبی شیوعی زۆر شتی شیوعیەت هەیە تێنەگەیشتوون زۆر کەس لێرە بووە بە شیوعی بەبێ ئەوە کتێبێکی شیوعی خوێند بێتەوە هەر ئەوەی زانیوە وەکو حکایەتە کوردیەکە ئەڵێ کابراایکی شارە زۆریش وە لای مەلایەک دی مەکتەبەیەکی گەورەی هەیە وتی مامۆستا من نەزانم ئەم کتێبانەی تۆ هەموو ئەڵێن چی وتی ئەڵێن چی وتی ئەڵێ خاست بکە و خراو مەکە خەڵق کە ئەچێتە حزبی شیوعیەوە بە تایبەتی فەلاحە یا کرێکارێک شعور بە مەسلحەتی خۆیەکە ئەزانێ مەزلومە ئەزانێ دنیایەکی باشتر ممکنە ببێ با نەزانێ ئەو دنیا باشترە چییە بەڵام کەسانی تریشەیە نەزەریەکە خوێندنەوە تێگەن ئەزانن ناکۆکی چینایەتی چییە دەرەبەر چیەوێ سەرمایهدار چیەوێ ئیسەمار چیەوێت سەرمایهداری نیشتمان پیاوەوە چیەوێ هەموو قۆناغەکان لەیەکە داتەوە ببوورە مامۆستا گیان مەبەستم ئەوە بوو چەند لە ڕۆشنبیر و ئەدیبەکانی کورد توانیان وەک پێویست لە شوێعێت تێبگەن قسەکە ئەمە بوو پرسیارەکە ئەمە بوو ئەگەر وازەحتر بڵێم من تەسەوورەکەم
تێکڕا نەک هینی کوردی عرب ئەگەر بەراوردی بکەی کەمی لێ تێگەیشتون چونکی شیوعیەت عیلمە فەلسەفەیەوە نەبێ هەر قسەی ناو بازار بێ علمە ئەبێ بیزانی ئەبێ قانونەکانی گۆڕانی کۆمەڵ بزانی ئەبێ طبیعەتی نیزامە اقتصادیەکان بزانی طبیعەتی دەرەبەیی بزانی هی سەرمایەداری بزانی هی سۆشیالیزم بزانی تەئسیری عادات و ئەخلاق و دین و ئەم شتانە لە نەفسیەتی خەڵقا بزانی ئەبێ هەموو ئەم شتانە تێفکری بەڵام لەگەڵ ئەوەشە حزبی شیوعی نایەت لە هیچ وڵاتەکان هاتووە ئینتیزاری ئەوە بکە عالەم ئەوەندە پێش بکەوێت تاوەکو وەکو خەریجی جامیعەیەک ئەم فەلسەفەیە بۆ بڵێیت و ئەو تێی بگا ئیشی خۆیەکە چەنی هێنا طبعاً تێکۆشێن لە ناو کرێکارانە لە ناو جووشیارانە ئەمانە بە تایبەتی لەمەوە پێش مستەوای خوێنەواریان زۆر کەم بووە مستەوای تێگەشتیان زۆر کەم بووە بەڵام شتی ئەساسی کە فکری شیوعی ئیسنادەکات سەر ئەوەیە تۆ لە مەسالیحی چینایەتی خۆت تێبگەیت لەوە بزانی دۆستی کێیە و دوژمنێکەیە ئێمە ئەمانەوێ فەلاح بزانێت دەرەبەگ تێکڕا مەقسەمەەوە نییە دەرەبەگی نیشمان پەوەەر نییە با خەڵ خراپی تێنەگا زۆر من دەرەبەگە ناسم مەتوعی ئازادی لە کەک و لە ماڵی ئەوانە بووە جێگدەی ئازادی لەوێ چاپکراوە مەقسەمەوە نییە دەرەبەگی وانە دەرەبەگی وا زۆرە سەرمایه‌داری وا زۆرە بەڵام وەکو چین تەماشای بکەی چینی دەرەبەگی لەگەڵ مەسلحەتی جوتیاران ناگونجێ چینی سەرمایه‌دار لەگەڵ مەسلحەتی کرێکاران ناگونجێ ئێمەش مەقسەدمان ئەوە نییە ئەو ناکۆکیە زۆر درێژە پێ بدەین و گەرمی بکەین وای لێ بکەین بێ بە کێشەیەک لە ناو مجتەمەعەکەدا بە پێی مەقۆناری وڵاتەکە تماشاکەین ئەگەر زانیمان وڵاتەکەمان محتاجی ئەوەیە مەرحەلەیەکی نیشتمانی بەڕێوە و سنەعات دروستکرا و دروست بکرێ و سەرمایەی نیشتمانی پێش بکەوێ ئێمە پێشەخین و ڕۆژێ لە ڕۆژان حزبی شیوعی زدی ئەمە نەبووە یعنی سە من ئەمەوێ بە مناسبەتەوە شتێ بڵێم ئەو ڕۆژە هاوڕێ بادین لە مقابلەکەیەوتی حزبی شیوعی حکم بگرێتە دەست ئەبەدەن مەوزوعەکە من لام وایە تعبیرەکەی ورد نەبوو چونکی حزبی شیوعی نەیویست و حکم بگرێتە دەست نە جەماهیری مزاهرەی یەکی ئەیاری 59 ویستوێتی حزبی شیوعی حکم بگرێتە دەست نە حزبی شیوعی خۆشی ویستوێتی وتوێتی بەشدار بێت لە حکمە بەشداربوون لە حکمە جیایە حکم گرتنە دەست جیایە حکم گرتنە دەست ئەوەیە کە تۆ بی بە قیادەی حکم بەتەمای ئەوە نەبوو ئەبەدەن ببوورە مامۆستاجان بەهادی نووری لە دیدارێکی تەلەڤیزیۆنیاڵێ ئێمە دەروێشانە شوێنی شوێعەت و سۆڤێت کەوتە بووین ببوورە دوای ئەم ناوبڕە وەڵامی پرسیارەکەم بەرەوە بینانی بەڕێز ناوبڕێک و ئەگەڕێنەوە وڵاتە